یەکێکی تیانە لە حکومە بەدڵسۆزی خۆی بکا بە خاوەنمان. لەگەڵ بەهێزتربوونی ڕەشەباکەی سلێمانی شەپۆلی ناڕەزاییەکانی مامۆستایانی فراوانتر دەبێت. بۆ جارێکی تر مامۆستایانی پەروەردە و مامۆستایانی زانکۆ و فەرمانبەران لە سنووری پارێزگای سلێمانی هاتنەوە سەر شەقام و درێژەدان بە بایکۆتیان بە گوێی حکومەتدا جاردا. ئەم حکومەتە فاشلەی کێمە هەمانە وەڵامێکی جدی نییە بۆ ئەم قەیرانەی کە هەیە. بۆیە من پێم وایە کە بایکۆتکردن بەردەوام بێت و وەفراوانتری شەوێ. مامۆستایان فەرمانبەران ژیان و بژێویان لەسەر ئەو موچەیە کە ماگانە وەریەگرن کە وەری نەگرت چی بکە؟ کرێکاری بکە، کرێکاری بۆ ناکرێ، هیچ کتێک کە بکە. لە بەردەم پەروەردەی ڕۆژاواوە مامۆستایان و فەرمانبەران گوتافەتوندەکانی خۆیان بەدەم سەرما و لەرزینەوە دەوتەوە و داوای گەڕانەوەی مافەکانیان لە حکومەت دەکرد. دواتر بەڕێپێوان بەرەو ئەنجومەنی پارێزگا بەڕێکەوتن. پاش ئەوە هەر یەکە لە دەستەی ناڕەزاییەکانی فەرمانبەران و مامۆستایان بەجیا بەیاننامەیەکیان خستە بەردەم حکومەت و تایدا دووپاتیان لەسەر گەڕانەوەی مافەکانیان دەکرد. سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و ئەندامانی ئەنجومەنیش هاتنە ناو خۆپشاندان و بەیاننامەکانیان بەرەو پارێزگای سلێمانی برد. ئێمە وەک فەرمانبەرانی ناڕەزایی خۆمان دەگەێنین بە حکومەت بە ئەو پەڕی بێزاریمانەوە پێیان ئەڵێین بەسە سیاسەتی برسیکردن، بەسە بێمنەتی، بەسە ستەمی موچە بە زۆرم لێکە سەپاندووتانە بەسەر سەرجەمی هاوڵاتیانی ئەم هەرێمە و گشتچین و توێژەکان. هەڵوەشانەوەی ستەمی پاشەکەوتی موچە. دوو گێرانەوەی سەرجەم شایستە دارایەکان بۆ مامۆستایان و فەرمانبەران یاخود دانانی ژمارەی حسابی بانکی. سێ داوا لە حکومەت و ئەنجومەنی پارێزگا کراوە کە هەرچی زووە کاری جدی بکەن بۆ کردنەوەی دەرگای قوتابخانەکان بە جێبەجێکردنی داواکاریەکانمان. پێشتر چەندین هەوڵ بۆ شکاندنی بایکۆتی مامۆستایان درا، بەڵام سەرڕای ئەو هەوڵانە مامۆستایان دووپاتی دەکەنەوە. بایکۆت بەمەرجێک دەشکێنن کە داواکاریەکانیان جێبەجێ بکرێت. بە پێچەوانەوە شتێکی مەحاڵە شکست بەدەنگی ناڕەزاییان بهێنرێت. ڕایمێر عوسمان، کەناڵی ئاسمانی پێیام، سلێمانی.